14 ڕۆژی تر تاقیکردنەوەی نیشتیمانی دەست پێکە وەرما بە خێرایی پێتان بڵم چۆن ئەو 13 ڕۆژی کە هەتانە ئێستا دابەشی بکەم بەسەر وانەکانە. پێش هەموو شتێک یەکەم تاقیکردنەوەتان وانی زانستە. لە کاپشنا بۆتان ئەنووسم بۆچی ئەم وانانە بەم شێوازە داناوە. واتە بە تێکەڵی دامناوە. لەو 13 ڕۆژێک کە هەمانە بۆ وانی بیرکاری 2 ڕۆژدا ئەنین. باشە، ڕۆژێکیان بۆ وەرزی یەکەم، ڕۆژێکیان بۆ وەرزی دووهەم پێداچنەوە بە وانی بیرکاریە ئەکەین. بۆ وانی ئینگلیزیش بە هەمان شێوە 2 ڕۆژمان داناوە. ڕۆژی وەرزی یەکەم، ڕۆژی وەرزی دووهەم. پاشان وانی عەرەبی و ئاینمان هەیە. وانی ئاین ئاسانە ئەتوانە سعیتیانەکەن تەنها یەک ڕۆژ بۆ عەرەبی دائنن، جا بۆ وەرزی یەکەم یا بۆ وەرزی دووهەم، یانیش بۆ نمونە یا بۆ ڕێزمانی وەرزی یەکەم و دووهەم یان بۆ بەشی ئەدەبی وەرزی یەکەم و دووهەم. باشە ئەمە عەرەبی. پاشان وانی کوردیمان هەیە، یەک ڕۆژمان بۆ داناوە. یا سعی لە ڕێزمانە ئەکەی یان لە ئەدەبە، یان ئەوەیە کە سعی لە وەرزی یەکەمە ئەکەی یا سعی لە وەرزی دووهەمە ئەکەیت. پاشان وانی کارامەیی و بەها کۆمەڵاتیەکان ئەویان ئاسانەتوان سعیتیانەکەن. وانی کۆمەڵاتیمان هەیە 2 ڕۆژمان بۆ داناوە، ڕۆژێکیان بۆ وەرزی یەکەم، ڕۆژێکیان بۆ وەرزی دووهەم. پاشان وانی زانستمان هەیە کە 5 ڕۆژمان بۆ داناوە. لەو 5 ڕۆژەیە یا ئەتوانن 3 ڕۆژ سعی لە وانی زانستاکەن و 2 ڕۆژ بۆ پێداچنەوە دابنن، یا ئەتوانن 4 ڕۆژ بۆ پێداچنەوە یەکەم دابنێن و ڕۆژی کۆتایی بۆ پێداچنەوەی دووهەمی دابنێن. وەکو پێم وتن پێویستەکە کاپشنیش بخوێننەوانێ.